ڕێ و قەرەبۆ چەند بوو کە بۆ ئێوەیان تەرخان کرد؟ ئەوەی کە بۆ ئێمەیان تەرخان کردووە ئەمان احتیمادیان خستۆتە سەر راپۆرتی بەرگری شارستانی. طبعاً باشە خراب نییە لە 150 زیانەکەمان بۆ قەرەبوو کراوەتەوە. هەتا بەڕێزی لە 150 زەرەرەکانە بۆ قەرەبوو بۆتەوە؟ بەڵێ. ئەی لە پاڵپارەکەدا چی دیکەیان بۆ کردن؟ لە پاڵپارەکە شوێنەکان ئەو ناوچەکە و شوێنی کە ئاگرەکەی لێکەوتوتەوە پاچیان کردوتەوە قۆناغ بە قۆناغ طبعاً بە سێ قۆناغ دەست پێکە. یەکەم شت قۆناغی پاکردنەوەی شوێنەکەەوە پاکراوەتەوە قۆناغی یەکەم، قۆناغی دووەم قەرەبووکردنەوەی نەقدیەوە ئێستا قۆناغی دووەمە وەرماگرتووە. قۆناغی سێمیش بنیاننانەوەی شوێنەکەیە ئەو لەسەر حسابی خۆمان ئەیکەینەوە. بەڕێزی دوکانی چ بابەتێکە دەبووە چەندێک زەرەرت کرد؟ من بابەتی ئاشابی کوردەواری و ژوورجێ کوردەواری و عەتاریم هەبوو، دوکانی عەتاری. ئەو زەرەرت چەند بوو کە بەڕێزی لێت کەوت؟ تقریباً 55 وەرەقەیەک بای 55 وەرەقەیەک بوو ئەوەی کە زەرم لێکەوت. تا ئێستا پێیان نەوتن کە هۆکاری ئاگرەکە چی بوو؟ وەڵاهی هۆکارەکەی تا ئێستا دەستنیشان نەکراوە. ئەوە طبعاً لایانی پەیوەندیدار برادرانی پۆلیس و ئەوانە ئەتوان ئەوە دەستنیشانکەن و یەکلایکەنەوە. بەس هۆکارەکە دیارە شۆرتی کارەبا بووە.